بەهۆی خراپی ژیان و گوزەرانیان و ئاوردلێنەدانەوەیان لەلایەن حکوومەتی هەرێم سەندیکاکانی کرێکارانی کوردستان لقی هەولێر لە بەردەم پەرلەمانی کوردستان گرت بوونەوە و داوا دەکەن پەرلەمان فشار لەسەر حکوومەت دروست بکات بۆ ئەوەی ئەو یاسایانەی کە تایبەتن بە کرێکاران وەکو خۆی جێبەجێ بکات تاوەکو ڕەوشی کرێکاران کەمێک باشتر بێت. ئازار و بەشمەینەتانی ژیان و زیاتر بە باڵای کرێکاران بڕاوە کە هەمیشە ویستویانە و دەیانەوێت بەهێزی بیر و باز و ماندوێت و ئارەقەی نیوچەوانیان سەر بەرزانە بژین و خزمەت بە نیشتیمان و کۆمەڵ بکەن. وێرە تێکۆشانیان هەمیشە لەلایەن زۆرینەی خاوەنکارەکانیان ئازار و چەشنە وستەم لێکراون. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەچاو قشاندنەوە بە موچە و گوزەرانی هەموو ئەو موچە خۆرانە و کەوا ناهاوسەنجی لە داهاتیاندا هەیە بەخانە نشین و کەم موچەکانیشانەوە کە بگونجێت لە نرخی بازاردا بۆ هەموو ئەوانش کەوا دامەزراونە لە کاردا نین. هیچ داهاتێکیان دەست ناکەوێت کار زیدی بکرێت بۆ چارەسەرکردنی سەختی بژێویان. بەپێی ئامارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە 5 ساڵی ڕابردوودا 30,625 کرێکار لە کارەکانیان دوور خراونەتەوە و 52 کرێکاریش لە کاتی کارکردن پێکراوە 25 کرێکاریش گیانیان لەدەستداوە. لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵیشدا 13 کرێکار پێکراوە و 7 کرێکار گیانی لەدەستداوە. عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی ڕای دەگەێنێت لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ستافی پێویستیان نییە بۆ تەندروستی و سەلامەتی پیشەیی کرێکاران. 2014 9675 کرێکار دەستەبەرکراو بوون و دوای ساڵی 2015 کەمتر لێهاتن. ئینجا لە ساڵی 2017 هەروەکو پێشتر باسم کرد گەشە سندنێکی بەخۆیەوە بینی ئێستاش لە ساڵی 2018 7604 کرێکار دەستەبەر کراون. کرێکاری تەرکراو بۆ ساڵی 2018 5516 کرێکار بوون. ئێستا هەر کۆمپانیایەک کە کۆتایی بە کرێکارێکی خۆی دەهێنیتن پێویستە ئاگاداری وەزارەتمان بکاتەوە و پێویستە ئاگاداری بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتیەکان بکاتەوە. ئەگە بەراورد بکەین لەگەڵ ساڵانی پێشوو سەیر دەکەین زۆرترین کرێکاری تەرکراو لە ساڵی 2014 و 15 بووە. ساڵی 2014 و 15 بووچی هەردوو ساڵەکانمان پێکەوە چونکە حتا ساڵی 2014 کرێکاری تەرکراو زۆر کەم بوو. کرێکاری تەرکراومان لە ناو ئامارەکانی ئێمەدا نەبوو. 2014 و 15 نزیکەی 13200 کرێکار کۆتایی بە گرێبەستەکانیان هێنابوو. کۆی گشتی کرێکاری دەستەبەرکراو حتا ئێستا لە سەرانسەری کوردستان 78506 کرێکارە. هەر بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە ئێستادا 44248 کرێکاری بیانی لە کوردستان کار دەکەن. ئەمەش بووەتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی هەلی کار بۆ کرێکاری ناوەخۆیی و زیادبوونی ڕێژەی بێکاری. ئەوە جگەل لەوەی ساڵانە لە هەرێمی کوردستان بەهۆی ڕەچاونەکردنی سەلامەتی لە کاتی کارکردندا ژمارەیەک کرێکار گیان لەدەست دەدەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.